پرۆژە بودجەی 2021 یاریمی کوردستان لە قۆناغی ئامادەکردنە بۆ نووسینەوەی ڕەشنووسی پرۆژەکەش هەردوو وەزارەتی پلاندانان و دارایی سەربەرشتی نووسینەوەی پرۆژەی بودجە دەکەن. چاوەڕێ دەکرێت پرۆژەی ئاسای بودجە لە سەرەتای مانگی سێ بگاتە پەرلەمان. لایەنە سیاسیەکان ئامادەکردنی پرۆژەی ئاسا بکە بە گرنگ دەزانن بۆ هەرێمی کوردستان بە تایبەت لە ڕووی سیاسی و ئابووریەوە کە دەبێتە هۆی بێزبوون هەرێمی کوردستان و وا دەکات هەرێمی کوردستان لەسەر پێی خۆی بوەستێت. هەرێمی کوردستانە بێت چاکسازی ناوخۆی بەردەوام بێ بۆی بتوانێت لەسەر پێی خۆی ڕابوەستێ. هاوزەمان لەگەڵەوەی کە درێژە بە گفتوگۆکانی ئەدا لەگەڵ بەغدا ئەگەر گفتوگۆکان بکرێم کە ئەنگاوێکی گرنگە بە ئاراستی دەربازکردنی هەرێمی کوردستان لەو قەیرانە دارایی کە تێی کەوتووە. بەڵام لە حاڵەتێک نەبوونیش ئەگەر هەرێمی کوردستان من پێم وایە چاکسازیەکی ڕیشەیی لەسەر چاوەکانی داهات لە نەوت و کانزا خاڵە سنووریەکان داهاتی ناوخۆ بکات من پێم وایە ئەتوانێت لەسەر پێی خۆ ڕابوەستێ. گرنگی پرۆژەیازای بودجە لە هەلومەرجی ئێستادا کە ئێمە لە قەیرانی دارایی داینە و بەرچاوی حکوومەت ڕوونتر ئەبێ و عەدالەت لە دابەشکردنی داهات بەسەر سێکتەرە جیاوازەکانی خزمەتگوزاری لە هەرێمی کوردستان باشتر ئەبێ. پرۆژەی ئاسای بودجە هەرێمی کوردستان دوای 7 ساڵ دەنێرێتە پەرلەمان. ئەمەش لە چوارچێوەی کارنامەی کابینەی نوێیەمە. پرۆژەکە خەرجی و داهاتەکان ڕێک دەخاتەوە وا دەکات داهاتەکان زیاتر بکرێن و خەرجیەکان کەم بکرێنەوە. ئەوە چەکسۆزیە و هەواڵە شەفافیت هەکەم بەرخداێن ڕوویە چەکسۆزیەدا هەبوونەوە بودجێ دیوالێ کات و کنترۆل لێ سەر گەندەلیە بکاتن و داهات و خەرجیە ڕێک بخیتن. خلا کدیش برنامه کابینه هه آوا کو شفافیت کار حکومت دا خرجی و دهاتی دا باشه گرنگش رکخستنا خرجی و دهاتا آوا جه شفافیت کارت سر هر سرکی یا پهس و رقاب پهس شلای حکومت ما با آوا برنامه کابینه هه چکسازیه یعنی چکسازی ولید کاتن کو اف ام بن واف شارا همیو دا در بچین. بۆ یەکەم جار داهاتە نەوتی و نانەوتیەکانیش لە نێو پرۆژە یاسای بودجە جێگیر دەکرێن. لایەنە سیاسیەکان پشتگیری ئەم هەوڵەی حکوومەت یەرێمی کوردستان دەکەن و پێیان وایە پرۆژە یاسای بودجە بەرچاوی حکوومەت ڕۆشن دەکات داهاتەکانی بە شەفافی و یەکسانیش دابەش دەکرێن. ئەمە ژوا دەکات هەرێمی کوردستان لەسەر پێی خۆی بوەستێت. وشمان سادق کوردستان 24 هەولێر.